حوتەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کەلوپەلی پێداویستی بیناسازی کرایەوە. زیاتر لە 400 کۆمپانیا بەشداریان لەم پێشانگایەدا کردووە. جگە لەمە لە 20 وڵاتی جیاوازەوە ڕوویان تێکردووە. زۆرترین ڕێژەی بەشداری وڵاتانیش وڵاتی چینە کە بە 165 کۆمپانیای جیاواز لەم پێشانگایە بەشدارن. لەگەڵماندا بن بۆ ئەوەی پێتان بڵێم ئەمانەی لەم پێشانگایە نمایش کراون چۆنن و بە شێوازێکن وە کوالێتیەکەیان جیاوازی چیە لەگەڵ کوالێتی کەلوپەل و پێداویستی دیکەی ئاسایی کە لە بازاڕەکان نمایش دەکرێن. ئێمە وەکو کۆمپانیای کەلەکیم کۆمپانیایەکی دیاری کراوی ناوبازاری کەرستەی بیناسازی هەموو عێراقی نەکەر هەولێر. بەڕاستی پێشانگای هەولێری نێودەوڵەتی وەکو ئەوەی دەرگایەکی زۆر گەورەیە بە هەموو عێراقکە ئێمە دەبەستێتەوە. بۆیە ئێمە هەموو ساڵێک وەکو نەریتێک هەموو ساڵێک لەو پێشانگایە ئێمە بەشداری دەکەین وەکو کۆمپانیای کەلەکیم. زۆر باشە. بەرهەمەکانتان خۆی لە چی دەبینێتەوە؟ چەند بەرهەمتان هەیە؟ بەرهەمەکانمان ماشەڵڵا بەرهەمەکانمان زۆرە. ئێمە وەکو کەلەکیم بەرهەمەکانمان زۆر لە نکێنەری کاشی خۆمان دەگرینەوە. مەسەلەن بڵێ معجونی کاشی باس بکەین، شەربەتی کاشی و ئەو شتانە، عەوازل و یعنی دژە ڕوتوبەتی کاشی ئەو شتانە بە شێوەیەکی بەربڵاو بڵاوین لەناو هەموو عێراقا. هەروها بەرهەمی بۆیە و پۆلۆریتان و ئیپۆکسی و ئەو شتانش لە ئێمە دەسەکەوێتن. بەرهەمەکانتان هی کامە وڵاتە و ئێوە بەراورد بە بوونە کۆمپانیای دیکە یاخود شوێنی دیکە نرخەکانی چۆنە بۆ هەوڵاتە؟ ئێمە بەرهەمەکانمان لە وڵاتی تورکیاوە بەرهەم دێن. سەر ئاستی تورکیا 8 معمەلمان هەیە. ئێستا کە باشەوەی کە 18 ساڵ ئێمە زیاتر لە 20 ساڵەمە لەناو ئەو سێکتۆرە ئیش دەکەین. پاش ئەو مێژووە دوور درێژە لە وەکالەت توشتیوە لەخوا بە زیاد بی لە کۆتایی ساڵی ڕابردوو دەستمان کرد بە دانانی گەورەترین کارگەی بەرهەمێنانی کەلەکیم لەسەر ئاستی هەموو عێراق لە شاری دۆچی خۆشەویست، ئەویش بە نەفسی کوالیتی تورکیا و بەستافێکی تورکیا لێرکانە بەرهەم لە خاکی خۆمان و لە بەرهەمەکانی خاچی خۆمان دروست ئەەکەین. بەنسبەت سەبارەت بە پێشانگە ئێمە وەکو کۆمپانیایەکی ناوخۆیی کە ئیستیسمارین کەرستەکانی بیناسازی پێک دێتن، ئیتر لە فاوندیشنەوە تاوەکو فینیشینگ بابەتەکانی بیناسازی وەکو مەوادی چەسپێنەری کاشی و مەوادی تعمیراتی کۆنکریتی و مەوادی ئیتر مەوادی خارجی لەبخ و عەزل و بابەتەکانی عەزلی ئاو پێک دێتن. مەوادەکانی خۆمان ئیتر خۆمان وەکو شەریکێکی مەحەلی کە ئیستیسمارین خاوەن کارگەیەکی 10,000 مەتر مڕەبعی ناوخۆیینە هاتوین بۆ ئەوەی کەرستەکانی خۆمان بتوانین پێشکەش بکەین بە کڕیارەکانی ئەو کڕیارانێک کە لە ناوەی هەرێم و لە دەرەوەی هەرێمی شەوە دێن، چونکە لەبەرەوەی زۆربەی زۆری کڕیارەکانمان لە دەرەوەی هەرێمن. ئیتر پێشکەشکردنی مەوادەکان و کەرستەکانی خۆمان بە ستانداردەکی ئەوروپی و بە دروستکردنەکی معاملەکی ناوخۆییەوە بە سعرێکی مناسب پێشنیار دەکەین و وەروە پێشکەش دەکەین بە کڕیارەکان. لە هەرێمی کوردستان کۆمپانیەکەتان لەکوێ بۆ لە چی بەرهەم دێت شتەکانتان؟ ئایا ئەو کەلیپەلەی کە بەکاری دێنن هەر هیناوە خۆیە ئەو دەستی کارێکەوە بەکاردێت لە هەرێمی یاخود لە کۆمپانیەکە ئێوە خەڵکی هەرێمی کوردستان دەفەتیکارتان بۆ خەڵکی هەرێمی کوردستان قسەن؟ بەڵێ بەتاکید لەبەرەوەی کەمە ئیستیسمار کارگەکەمان داخل بە ئیستیسمارە لۆیە خۆی هەم خۆمان وەکو کۆمپانیاکەمان کە کۆمپانیایەکی وەکو بڵێن بینایی ینی وەکو بیانیە خۆمان مەوادەکان وەکو بڵێن لە 3 خاڵی سەرەکی پێک دێتن. مەوادی خوبڕەیە کە لە مووسڵ دەینین، مەوادەکانی تر مەوادی چیمەتۆیە کە ویش عینەن لە مەوادەکی چیمەتۆیی ناوخۆیی بەرهەم دێتن و لە هەمان کاتە مەوادی کیمیایەکەیە کە بەداخەوە مەوادە کیمیاکان لێرە بەردەست نییە لە دەرەوەی عێراقەوە دەینین و بەنسبەت کارگوزارەکان ئەوانەی کە لە کار دەکەن لە معاملەکانی خۆمان زۆربەی زۆریان بێتن 80 بەسەرەوە دەبیتن ناوخۆیی بێتن، بیانیمان 130. أم شركة ماكس عولي الزاخو شو لما مادة عازلة رطوبة، مادة عازلة كونكريت، حرارة،
طلعت خاص ما هي تشتت خاص ماركت مع حمي تركينا اشترك يعني ماركت يعني مودة لوا ان شاء الله ام خو تطوير كن مدفن ان شاء الله مودة جديد نجي زۆر باشە تاچەند توانیمتانە لە ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆن نەم پێشانگایە بە بازاری بکەن یاخود بە هاوڵاتیانی بناسێنن ازويت انا ئەم پێشانگایە بۆتە ئەوەی کە ئێوە بەرهەمەکانی خۆتان بە خەڵک بناسێنن ئاشنایکەن ام هاتن فيرا داخل كي بزانن او مود جديد شيا تشوكو مود حمي حديثه مهندس همي نزانن امي نشاواندن اب ماده هي اب ماده هي دا ام تطوير كن يعني مهندسه امي تدريب كن بو ماداجي دا بزانن شو استعمال كن شو تشتت حديث استعمال كن تشنكونو تقريبا تشتت مع حمي كفنا هذا مود جديد نهاته يعني باجر ما انا اوديها اما وەکو کۆمپانیای ئیران ترانسپۆی ئیرانی و بە بریکاری کۆمپانیای پاڵۆز لە هەرێمی کوردستان بە بەرهەمی محاویلەی کارەبایی گۆڕەر بەشدار بوونێ لەم پیشانگایە گۆڕەرەکانی ئێمە لە بڕاندی ئیران ترانسپۆیە کە بە زەمانەتی 5 ساڵ دەیان فرۆشین بوونی ئەم پیشانگایە لە هەر وڵاتێک لە هەر شارێک خۆی لە خۆیدا گرنگی تێدایە گرنگیەکەی لەوەیە ئاشنابوونی کۆمپانیایەکانە بە بەرهەمەکانی دەرەوە و ناوخۆ و ئاشنابوونی کۆمپانیا ناوخۆیەکانە بە کۆمپانیەکانی دەرەوە خۆ بەڕێستان دەزانن لە کوردستان زۆربەی حاڵەت پێویستمان بەوەیە کەلوپەلەکان لە دەروی کوردستان هاوردە بکەین بۆیە ئەم جۆرە پیشانگایانە خۆی لە خۆیدا ئەهمیەتی زیاترە بۆ ئاشنابوونی کۆمپانیەکانی خۆمان بە کۆمپانیەکانی دەرەوە لەم پێشانگای دەتوانرێت ینی بەرهەمەکانی خۆتان هەم بە هاوڵاتی و هەمیش بە کۆمپانیەکانی ئاشنا گومانی تێدا نییە لێرەدا کۆمپانیەکان عیلاقاتێکی باش دروست دەکەن بە تایبەت ئێستا لە نێوان کوردستان و لە نێوان خواروی عراق زیاتر کۆمپانیەکان پێویستیان بۆی ئاشنایەتی پەیدا بکەن خۆتان دەزانن هەر کوردستان شوێنێکە کە زۆربەی کەلوپەلەکانی تێدایە و کرانەوەی هەولێر بەرامبەر بە بەغدا و بە شارەکانی تری عراق ئەو خۆی لە خۆیدا گرنگێکی زۆری تێدایە و الحەمدولیلا لەماوەی چەند ڕۆژە لێرکانێت چەندین عیلاقات و ئاشنایەتی لە نێوان کۆمپانیەکانی هەولێر و کۆکو خۆمان لەگەر کۆمپانیەکانی دەرەوە عیلاقاتێکی باش دروست بووە و توانیمانە بگەینە لێک تێگەیشتێکی باش لەگەڵیان ڕاستی ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر لە کۆمپانیا چینیەکان سەردانی هەرێمی کوردستانیان کردووە جێگای دڵخۆشیە ئەم ساڵ ڕێژەی کۆمپانیا چینیەکان زۆر زیادی کردووە تەنانەت ئێستا بۆ نمونە ئێمە لە خبێ هاندان و لانفانگ دوو کۆمپانیا هاتوون لێرە بەڕاستی بەرهەمەکانیان زۆر نوێن لە عێراقا یاخود لە هەرێمی کوردستانە هاوشێوەی نەبوو تا ئێستا جێگرەوەیشی نییە بە هەمان شێوە ئەگەر ئێمە سیرکەن لە بەشی دیکۆرات پێشکەوتوترین دیکۆرات لەو بابەتەیە هاتوون بەڕاستی شتی زۆر ناوازە هاتوون بە هەمان شێوە دەواکاریشمان هەیە بەڕاستی بۆ نمونە پێویستە لە ڕێگ و مرکەکانەوە ئاسانکاری بکرێت یعنی زۆر کەس هەیە ئەوێت کۆمپانیایەک لێرەدانێت یاخود کارگەیەک کە تۆ سیر ئەکەیت گومرکەکان بەڕاستی زۆر گرانن ئێستا من خۆم لەگەڵ کۆمپانیا چینەکان ئیش دەکەم لێرە تا ئایانەوێت بەرهەمێک لە چین بێنەوە هەرێمی کوردستان یاخود لە ئێرانەوە گومرکەکان ئەوەندە ینی گرانن مەجبورن وای لێدێت ئەوان دەچنە ئێران کۆمپانیادا دەمەزرێنن ئەمە جێگای دڵخۆشی نیە هیوادارم کەمێک یعنی پێدەچوونەوە بکرێت لە ڕێی گومرکەکان و نرخی گومرکەکان بۆ ئەوەی کۆمپانیەکان زیاد بکرن لە هەرێمی کوردستان کۆمپانیەکان دەمەزرێت ئێمەش سوودی لێ ببینین. 你好，我来自北京。Hello, everyone. I'm from China and Beijing. Our company name is China National Building Material, China National United Building Limited, and our main product is the hot road galvanized PPGI and pre-painted. And one of our clients here, they use the PPGI for sandwich panel, for roofing sheet, and for GI they used for water tank, for pipe. Yes. ئەوە دەرێ ئەمە لە پەکین هاتیینە لە سین لە پایتەختی سین هاتیینە بەخۆیەوانە کۆمپانیانەیە کۆمپانیا ئیش دەست دەکەن لە PPGI GI بێکا گەلڤەنایز ئەنی مولەوەن و مەغەلوەن H دەکات شێلمان مەسەن U دەکات چەنەڵ زاویە بۆڕی لەو شتانە لەو بوارە ئیش دەکەن لە بواری ستیل ئیش دەکەن بە ئینگلیزی پێدەوتێت ستیل ئەوان لە پەکین هاتیینە بەشداری ئەو مارەزەیان کردیا و دەرێ زۆر خۆشحاڵم کە هاتیمە ئێرە لە پێشانگای نیودەوڵەتی لە هەولێر بەشداریم کردیا و زۆرش پێخۆشە کوردم زۆر خۆش دەوێ
دەبەرەوەی میوانی کوردم زۆر هاتیە بەزلجی کوردی بەشداریم کرد. لەبارەی جلوبەرگە کوردیەکانتەوە چۆن Yes, yes, I'm very happy to wear this Kurdish dress. Yes, I'm very glad that we have our friends here. I'm very happy in here. Yes. خۆشەویستیم هەیە لە بۆ جلچی کوردی و لە بۆ کوردستان زۆر پێم خۆشە خەڵکی کوردستانم خۆش دەوێنی چکەمە میوانداریمان کردنە لەوێوان زۆر میوان دۆستن بەخۆیان ئەمەش لێرە میوانداریوانمان کردی و بە خێراتنشی باشمان کردینە و ڕێزمان لێنانێ زۆر ئەوانش ئەمەیان زۆر خۆش دەوێت کە دەچینە لێ زۆر ڕێزمان دەگرت. هەموو پێشانگایەک اشتراکمان کردووە خاصە لە پێشانگای دووەلیانە و پێشەکەش طبعاً زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کەوا دەرفەتەی دانا چکە بەڕاستی ئەمە زۆر شت هەیە کە ساڵ بە ساڵ شتی نوێ بەرهەم دێتە ناوەوە بە تایبەتی ئیشی ئێمە کە شەریکەی ئێمە تایبەتە بە هەندێک بۆڕی وەکو مەثەن گروگەیت ئەوانە هی مەجاریە و هەروەها بۆڕیبان هەیە مەثەن دەربارەی PVCە هەمووی ئەوان هەندێکی براندە هەندێک بنهۆڵاتمان هەیە نوێ هاتووە ئەوانە تقریبان هەمووشی مارکەی هۆڵندیە یعنی لە جاتەوەی تۆ مەثەن ڕێگاوبانت هەیە و مەجاری دروستەکەیت و ئەو مۆدێلی جاران نەما مەثەن بە بلۆک و بە کۆنکریت من هۆڵکەی سەنا هەمووی جاهزە قالب بیکەیتە سەری بە چەند مەتر بتەوێت و قوتری چەندێک بێتەوە ئەوە دابینەکرێت لە لای کۆمپانیەکەی ئێمەوە هەروەها هەندێک بواری شتوانمان هەیە لەم بۆریانە تقریبا هەندێکی هەیە ئەوە تورکیە و هەندێکشمان هەیە ئیتالیە طبعاً شتێکمان هەیە گەر پێشانتان دەم بیبینن سێری بکەن ئەوانە وەکو شەبەکەیەک وایە بەکاردێت بۆ ژێری مەلعاب حەدیقە یعنی مەتەرەن تۆ مەلعەبێکی بڵێ گەورەتەیە هی تۆپان وشتی وە یان مەتر حەدیقەیەکی فراوان هەیە ئەو ئاوە و کاتی باران باری نوشتی وایە تەوزیعە کاتە لە ژێرەوە بەبێ ئەوەی لەسەرەوەی بمێنێتەوە ئاو بێتە فێزان و لافاوشتانە نا ئەوە خۆی تەسریفیە کات لە ژێرەوە بەلای فەرع و ئەوانە دەباتەوە لە شوێنێکا کوێ کاتەوە یعنی ئەوە تەسیلە کات بۆ زۆر شت ئەو شتانە بۆتە هۆی ناساندنی بەرهەمەکانتان بە هاوڵاتی یاخود بە کۆمپانیەکانی تابان ئێمە زۆر هەندێک کۆمپانیا هەیە لە کۆمپانیەکانی دەرەوەی وڵات وەکو سین و وەکو ئێران و ئەو شوێنانە دێن پرسیارەکەن دەربارەی ئەم شتانە ئایا لێرە هەیە لەوێ هەیە ئەم شتانە یعنی گەیشتونێتە ئەو تەکنۆلۆژیکەوە ئەم شتە نوێیانە بەکاربێنن یعنی هەندێک وڵاتانە هەیە ئەلێ ئێمە بەکارمان نێناوە بۆ نمونە ڕۆژ هەندێک کۆمپانیای ئوردنی هاتووە ئەیگوتە ئەو شتانەمان تا ئێستا بەکار نهێناوە ئیتر ئەمەش یعنی شتێکی نوێیە و تازەیە و تکنۆلۆژی یعنیمانە ساڵ بە ساڵ ئەو وڵاتە بەرەو پێشەوە بڕوە من وەکو خاوەنی پێشانگای دیاڵایت لەو پێشانگایە بەشدارم ئەلحەمدوللا ئەوڕۆ دووەمین ڕۆژی پێشانگایە جوم و جۆڵەکی باش دەبیندرێ مشارەکەی خەڵکیش هەتا ئێستا زۆر باش بووە ئێمە وەکو پێشانگای دیاڵایت کاریمە ڕۆناکەرەوەیە جوانکاری ناوماڵ و ئۆفیس و ڕۆناکەرەوەی ماڵ زۆر باش ئەم پێشانگایە بۆتەوەی دەرفەتێک بۆی کە هەمە هەنج لەگەڵ هاوڵاتی یاخود لەگەڵ کۆمپانیەکانی کە دروست بکرێت بۆی کە بەرهەمەکان بەڵێ بێگومان لەو دوو ڕۆژەدا خەڵکانێکی زۆر سەردانیان کردوین وەکو مەهەندسەکان و مقاولەکان و ئەوانەی دیکە کە لە خواری و عراقەوە هاتوون لە بەغدا هاتوون مشارەکەی زۆر باشە بووە بەرهەمەکانتان زیاترین کام وڵاتن و تایبەتمەندیەکانیان چی؟ بەڵێ بەرهەمەکانی مە زۆربەی هەرە زۆری لە وڵاتی سینەوە دێن بەڵام بە کوالێتیەکی زۆر بەرز بە کوالێتێکی زۆر بەرز ئێستا لە بۆ نمونە سپۆرتلایت و ئیناراتمان هەیە هەمووی لە 3 ساڵ زەمان کەمتری نییە 3 ساڵ زەمان 5 ساڵ زەمان لامان دەست دەکەوێت و سویجاتمان هەیە دەتوانین بە زەمانی مەفتوح تا هەتا زەمانت بدەینێ ینی کوالێتی ماوادەکانی ئێمە تایبەتە. بسم الله الرحمن الرحیم بەخێراتی کەناڵی پەیام دەکەم سپاسان دەکەم بۆ سەردانیکردنمان ئێمە تەمانە و بەشداریمان کردیە بە کۆمپانیای یاتۆ لە بواری عوددا بە ئینگلیزی پێ تەوانتێنن تۆلز لەگەر سێفتی کۆمپانیایکی پۆلۆنیا وەکالەتی هەموو عێراقمان هەیە لەو بارەدا زیاتر لە 13,000 ئایتممان هەیە ئێستا مەوجود لە مەخزەنی تقریبان 3,000 ئایتممان هەیە هەموو بوارەکان دەگرێتەوە لە بواری سێفتی کار تولز هاند تولز پاوەر تولز گاردن تولز طبعا ئەوانە هەمووی بواری حەدایق مەکاین سیارات عودە یەدەوی بۆ شێوەیە
ئەم پێشانگایەت چۆن بۆتە دەرفەتێک بۆی کە بەرهەمەکانی خۆتان بە خەڵک و بە کۆمپانیەکانی دیکە بناسێنن؟ ئەو کۆمپانیا زۆر بە سوودا تەمان لە بۆ ئەم پێشانگایە زۆر بە سوودا لە بۆ ڕاکێشانی ینی کۆستەمۆری مشتری تازە بەمە ئەمە ئەو هەدەفەمانەیە و زیاتر خۆمان بە کۆمپانیەکانی کەش بناسێنین لەبەرەوەی ئەو پێشانگایە کۆمپانیای بزنسیە کۆمپانیای گشتی نییە زۆری ئەوانەی کە دێن سەردانمان دەکەن بزنس تایبەت بەخۆیانەیە لەگەر ئێمە دەتوانن دانشان و دانوسان و یعنی کۆنتراکتی بست. وەڵای ئێمە کۆمپانیەکەمان کۆمپانیایکی ناوخۆیە لێرەیە بەڵام معمەلەکە لە ئێرانە لە بواری ئاو و ئاوەڕۆیە محاولێکی زۆرمان کردووە بە ستانداردێکی عالەمی ئیش بکەین هەروەکو وایە لە تەسویرەکانی ئێستا توانین کوڕەکان پیشانتان بدەن لە چەند پرۆژێکی زۆر گەورەی ئەو لێر خەریکی ئیشکردنین الحەمدولە دوکانەکەمان لە سێتاقانەوە زۆر باش. ئەو پێشانگایە بەشداریتان تێدا کردووە جیاوازی لەوەی کە بۆن لە ڕووی نرخەوە لە ڕووی تایبەتمەندی و کە داوێتتان بەم پێشانگایە چی؟ وەڵا ئەم پێشانگایە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئێمە هەندێک نمونەمان هەیە ئەو نمونانەمان پێ ناکرێت لە هەموو شارەکانی عێراق و لەگەڵ هەموو خەڵکە پیشانیان بدەین و یا بۆیان ببین ئەم پێشانگایە ماشەڵڵا ساڵ بە ساڵ خەریکە گەورەتریشە بێ جوانتر دەبێ ئێمە زۆر دەستخۆشییان لەکەین لە بەڕێوەبەردنی ئەم پێشانگایە نمونونەکانمان لێرە عەرزەکەین ئیتر لە هەموو کوردستان و توانین بڵێن لە هەموو عێراقیش سەردانمانەکەن و نمونونەکانمان ئەبینن بۆ ئێمە زۆر باشە ئێمە زۆر ڕازین لەیان دەستیان خۆش بێ زۆر باشە سەبارەت بە بۆی کوتت پێشان کۆمپانیەکەمان خۆماڵیە لە هەرێمی کوردستان بەرهەمدێن تا چەند توانین توانە هەلی کار بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ خۆمان بڕەخسێن ئێمە با بڵێن کارمەندەکانمان هەمووی کارمەندی ناوخۆیە کارمەندی بێگانیمان نییە من ناڵێم ئێستا کارمەندی بێگانە نابێ بەڵام ئیتر ئەوەی من بۆ ئێمە ئەوها باشترە لە کارگاگەیش معمەلەکەیش نسبێکی هەری خۆمانە بەڵام لە وڵاتی ئێرانە ئیشەکەن ئێمە وەکو تەجروبەیەکە بۆ فێربوونی تۆلید تو فێربوونی ئینتاج بکرێ کە دوای ئەوە ئەو معمەلە هەڵیگرین نەقلی بین بۆ کوردستان ئینشاڵڵا ئەوە کارەباکەمان باشەوە بووە یاخوا هەروە بمێنێ کارەباکە باش بێ ئیتر بتوانین معمەلەکە نەقلی ئێرای بکەین ئێمە تقریبا ما بڵێن خبرەکەمان تقریبا خەریکە فێر ئەبین بە ڕێوەبردننی ئیشەکە خەریکە فێر ئەبین بەڵام بە نسبێکی کەم کاهی نسبێکی کەمی معمەلەکەی خۆمانە بەڵام ئینشاڵڵا ئەوەتە لە داهاتووە بە تەمان معمەلەکە نەقلی ئێرا بکەین و ببێتە ئینتاجی خۆمان سەبارەت بە بابەتی نرخ ئێوە نرخەکانتان چۆنە بەراورد بە بازار لە شوێنی دیکە گرانترە یاخود دەتوان پاڵپشتی بکەن و لە شوێنی دیکە هەرزانتر بێت کە بەرهەمەکە خۆماڵی تەکید ئەگەر تۆ لێرە دروست بکرێت زۆر باشترە بۆ ئێمە ینی بلەخەس ئەو موادانی ئێمە کە وەزنە حەجم ینی مادەی پارەکەی کەمە بەڵام حەجمی زۆرە حاویەیەک ئێمە مەسەلەن بۆ نمونە حاویەکی ئەگەر ئێمە بێنین لە بۆری ئاو مەجاری تەکلوفەکەی $15,000 تا $20,000 کە تۆ پارەی مەصرفەکە ئەدەی مەصرفەکە لەوانەیە $1,600-1,700 خەرج بکەیت کە دابەشێکی بۆ $20,000 لەوانەیە زۆر بێ بەڵام بۆ دوکاندارانی کارەبایەکان من بیستومە لە جەماعەتی بەرادەرەکان حاویەکی کارەبایی ئەگاتە $100,000 هەر ئەو پارەیشەدا کە ئێمە ئەدەین حاویە و بە سایق و حەقی نییە کە تۆ بارەکە چیتیانە دوای ئەوەیش زۆر پێمان خۆشە لێرە بێ یعنی ئێمە ئێستا زۆر پێمان خۆشە معمەلەکە لای خۆمان بێ لەبەرەوەی کە لە وڵاتێکی تر دێنی هەبینی عوتڵەی ئەو وڵاتەیە عوتڵەی ئێمە نییە بەڵام تۆش ڕاوەستی هەبینی کێشێک لەوە وڵاتە هەیە تۆ کێشت نییە بەڵام لە بوونێ ئەوە تۆ ئەبی ڕاوەستی ینی قەرەباڵغی مەرز و قەرەباڵغی جادە و ئەگەر بێتە ناوخۆت ئەوتر ئەو شتانە نامێنێ ئەوەی کە بیستان وتەی ئەو کۆمپانیانە بووکەوە لە شاری هەولێر لە حوتەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کەلوپەلی پێداویستی نمایشان کردبوو
تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرین. السلام عليكم ورحمة الله.